ئێرە ناوجەرگەی شاری ڕۆشنبیرانە کە پێی دەڵێن بەردەرکی سەرا. بەردەرکی سەرا سەکۆی زرینگانەوەی دەنگی بەرخودان و ئازادیە. بۆ یەکەمین جار لە مێژووی کوردستاندا دەنگی ناڕەزایەتی هێنرایە سەر ئەم شەقامە. یەکەمین حکومەتی کوردیش هەر لێرەدا ڕاگەیەندرا. چەندین ڕووداوی گرنگ و چارەنووسی لە مێژووی بەردەرکی سەرا تۆمار کراوە. لە ساڵی 1970 شێخ مەحموودی حەفید وەک یەکەم مەلیکی کوردستان لەم شوێنەدا هەڵبژێردرا و بانگەشەی حکومەتی کوردی کرا. سەرا بەشێکە لە مێژووی سلێمانی ڕاستیەکەی لەبەرەوە زۆربەی چالێکیەکان هەر لە ناوجەرگەی شارە و لە بەردەمی سەرایە جێی خۆیان گرتووە کە حکومداری شێخ مەحموود لە ڕۆژی حەڤەی 11/1970 ڕاگەیەنرێ مێزەرنەوە لەوێ بە فارسی لە بەردەمی سەرایە لەوێ ڕاگەیەنێکە ئیتر شێخ مەحموود حکومداری کوردستانە. لە ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1930 لە دژی ڕێکەوتنەکانی ئینگلیز و عێراق کە هیچ لە مافوداوەکاریەکانی کوردی تێدا نەبوو بۆ یەکەمین جار لە مێژووی کوردستان گەنج و ڕۆشنبیر و هونەرمەندانی ئەو کات بە هوتافکێشان دەستیان بە خۆپیشاندان کرد و بووە هۆی شەهیدبوونی نزیکەی 40 کەس. بۆ هۆیەوە بە ڕۆژە ڕەشەکە ناسرا. لە ساڵی 1930 سەرا دیسانە بێ بە مەیدانی خۆپیشاندانی ناڕەزایەتی دژی حکومەتی عێراق و کاردستانی ئینگلیز کە نانویستووە مافەکەمەکانی کورد کە لە ڕاستپەردەکانی لیژێن لێکۆڵینەوەی عوسبەتولومەمە ڕاگەیەنرا بوو بیسەلمێنن لەبەرەوە بینی خۆپیشاندان بۆ لەوێ خۆپیشاندان کراوە بەتابەتی لە بەردەرکی سەرا خۆتبە و هوتافێن و وتارەخێن و ئەوان لە بیریشمان نەچێت لە ڕۆژی 6 ئەیلولی 1930 خۆپیشاندانەکان بەوە گەیشتکە پەلاماری سەرایاندا خەڵک بە بەرد و تێڵا لەوێ حکومەت بە ئاگر و ئاسن و بە تەقەم پەلاماریدان و خەڵشێکی زۆر کە ڕەنگە 20 کەس زیاتر کوژرابن بێزگە لە برینار شەهید بوون دەوڵەتدا. درێژترین مەودای خۆپیشاندانەکانیش لە حەڤەی شوباتی ساڵی 2011 لە دژی حکومەتی کوردی هەر لەم شوێنەدا ئەنجامدرا کە بۆ هۆی شەهیدبوون و برینداربوونی دەیان کەس و ماوەی 2 مانگی خەیاند. دروستبوونی سەرا مێژوویەکی ڕوونی نییە. دەوترێت بابانیەکان پێش دروستکردنی شاری سلێمانی ئەم بینایەیان وەکو زیندانیەک بەکارهێناوە. لە پاش دروستکردنی شاری سلێمانیش دەسەڵاتە یەک لە دوای یەکەکان وەکو فەرمانگەیەک سوودیان لێ بینیوە و بانگەشەی دەسەڵاتی خۆیان لێ کردووە. ڕووبەری سەرا 2500 مەتر دووجایە لە دوون و هەموو 43 ژوور پێک هاتووە. نەخشەی هیچ ژوورێکیان لەوی دیکەیان ناچێت و بۆ هەر یەکێکیان دوو کەڵکێشێکی تایبەت بە خۆی دروستکراوە. مێژووی دروستبوونی سەرای سلێمانی لە چەند سەرچاوەیەکە وەرگیراوە بۆچوونەکان وەکو یەک نییە جیاوازە بەڵام وەک زۆر کەس بە بۆچوونی خۆیان باوە باپیران گێڕایانەتەوانێ و یادەوەریان هەبێ و کە بۆ ئێمەیان باس کردووە و لە چەند کتێب و سەرچاوەیەکە وەرمان گرتووە لە کاتی دامەزانی شاری سلێمانیا ئەبوایە شوێنێکی وا ببوایە کەواتە لە کاتی بابانەکانەوە دروست کراوە بەڵام بەم شێوەیە ئێستانە. دەکرا سەرای سلێمانی وەک مۆزەخانەیەکی نیشتیمانی سوودی لێوەربگیرێت بەڵام بەهۆی قەیرانەیەک لە دوایەکەکانی حکومەتی هەرێم تەنها بە بینایەکی چۆڵ ماوەتەوە و هاوڵاتیان و گەشتیاران ناتوانن بە ئاسانی سەردانی بکەن. لە پێشا بینایەکی بچکۆلەی یەقات بووە یەک نهۆم بووە کە پاشەکانی بابا نەتوانین بڵێن دەسەڵاتدارەکان لێرە دانیشتون سەرۆکاری شاری سلێمانی دەوروبەریان کردووە بەڵام دوای ئەوەی ئیتر دەوڵەتی عوسمانلیەت و دوای ئەوە دەوڵەتی ئینگلیزیە لە کاتی زەمەنی دەوڵەتی ئینگلیزا بووە بە دوو تەبەقە وەک باسەکەن بە پێی نووسراوێک کە بووە بە تەبەقەی دووەم لە پێشها یەک تەبەقە بووە و گڵیش بووە دوایی بووە بەم کۆنکرێتی کە ئێستای بینین مێژووکەیە گەڕێتەوە بە ساڵی 1928. بەردەرکی سەراش بژێوی ڕۆژانەی هاوڵاتیانی شارەکەی لەسەرە و بۆتە جێگای کۆڕ و کۆبوونەوەی کتێب خوێنان هەر کاتێکیش بیانەوێت داوای مافەکانیان بکەن لێرەدا کۆ دەبنەوە. ئەگەرچی هێندەی باڵداری سەربەستیم تیا نەچەشتووە